ئەوەی کە تێبینیان کرد ئاماری دوێنیان دەرهێنا کە لە سەرانسەری عێراقا هی دوێنێ سلێمانی پلەی نمرەی یەکی بەدەستهێناوە بە دەرهێنانی 1490 پاسپۆرت تەنها دوێنێ 1490 پاسپۆرتمان دەرهەم هێناوە کە یەکەم بووین لە ئاستی عێراقا لە دوێنەیە کە سێی مانگوسەی حەوت. هەر کەسێک بێ پاسپۆرت دەربێنێ ئەمڕۆ ئەبێ چاوەڕێک ئەگەر زۆر بەپەلە بێ سبەی وەریگرێتەوە ئەگەر نەخۆش بێ حاڵەتێک بێ ئەگەر بەپەلە نەبێ کەسێکی ئاسایی بێ بە ماوەی 3 ڕۆژ بە معاملەکەی تەواوە بێ. بەڵام هەندێک هاوڵاتی ئەڵێ من لە ماوەی 2 سەعاتە ئەمەوێ بمن بە خاوەنی پاسپۆرت تەنها 2 سەعات بە هۆکاری جیاواز. ئەم هاوڵاتیانە لەبەر ئەوەی سیستەمەکە وەری ناگرێ پێویستی بە تایبەتمەندیەکە بوو سەیریان کرد لە دەرەوەی وڵاتان لە وڵاتانی جیهان لە فەڕەنسا ئەڵمانیا بەریتانیا چۆنچۆنیە کە تۆ بتوانانی بە 2 سەعات پاسپۆرت دەرێنی ڕسوماتێکە دەی پارەیەکە دەی هاتن لە عێراقا جێبەجێیان کرد ئێستا هەر هاوڵاتیەکە گەربیێ لە ماوەی 2 سەعاتە بێ بە خاوەنی پاسپۆرت ئەتوانێت بێ بە خاوەنی پاسپۆرت بە مەرجێک 250,000 دینار ڕسومات بدا ئەو کاتە لە دەرەوەی بازنەی سیستەمی جەوازات کاری بۆ کرێ و بە VIP کاری بۆ کرێ لە ماوەی 2 سەعاتە بێ بە خاوەنی پاسپۆرت.